عزیزانی ئێمە لە هەرکوێکن سڵاوی ئێمەتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لەم بەشەی پرۆگرامدا پێمان خۆشە لەسەر بابەتێک گفتوگۆ بکەین ئەویش بابەتی گیادەرمانە و ڕووەکی سروشتی و دەرمانی سروشتیە جا ئێمامانەیە گفتوگۆ بکەین لەسەر بەکارهێنانی و سوود و گرنگیەکانی هەڵبەتە بەکارهێنانی گیادەرمانە مێژوویەکی دێرینی هەیە و لەگەڵ مێژووی مرۆڤایەتیدا بوونی هەیە و بەکارهێنراوە سەرڕای ئەوەی کە ئێستا زانستی پزیشکی و دەرمانی کیمیایی پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە بەڵام بایەخدان و گرنگی گیادەرمانە حتا ئێستاش بوونی هەیە و گرنگیەکی زۆری پێدەدرێت لەلایەن هاوڵاتیانەوە بەڵام هۆکاری گرنگیدان بە گیادەرمانە بۆچی دەگەڕێتەوە ئێمە لە سلێمانیەوە هاتوونەتە هەولێر واتوونەتە لای دکتۆر بەدر قادر سورچی بۆی کە وەڵامی ئەم پرسیارە وەربگرین. دکتۆریان ئەم کاتەوە باش ئەو کاتت باش زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێما بڵێ کە سوود و گرنگیەکانی گیادەرمانە چییە؟ بۆچی پێی ئەوترێت ڕۆکی پزیشکی و ئایا هیچ مادەیە یا هیچ مادێکی کیمیایی لە پێکهاتەی ڕۆکی سروشتیدا هەیە وا پێی دەوترێت کە ڕۆکی پزیشکی یاخودنا؟ سەرەتا بەناوی خوای گەورە تەمان بەخۆی گیادەرمان کە جەناب ئیشارەت پێدا هەر لەگەڵ دروستبوونی مرۆڤایەتیەوە خەڵک بەکاری هێناوە دۆ چارەسەری نەخۆشیەکانی خۆی پێکردیە بەخۆی ڕووەک کە پێی ئەڵێن ڕووەکی پزیشکی یان ئەم پێڵێن گیادەرمان واتە ئەو ڕووەکە هەندێک مادەی کیمیاوی تێدایە کە ئیشی دەرمانەکە ئیشی با بڵێن چارەسەری دەکاتن خۆی پێکهاتەی ڕووەک دوو جۆرە با بڵێن پێکهاتەی کیمیاوی هەیە بەشێکیان وەکو با بڵێن چەوری و شەکر و لەگەڵ پرۆتینە ئەوە پێڵێن سەرچاوی وزە کەم بە ئینگلیزی پێی ئەڵێن پرایمەری پرۆداکت بەشێکی دووەمیشیان کە ئەڵکەلۆید و تێرپینۆید و فینۆلی کۆمپاوندا کەمە پێڵێن سێکەندەری پرۆداکت کە ئەو بەشە دەرمانەکەیە کەواتە ڕووەک لێک کاتدا هەم دەرمانە هەم خواردنە بەڵام کاتێک کە ڕووەچێک کە ڕێژەی دووەمی زۆری دووەمی کە زۆر دەبی ئەو مادانی کە تازە باسم کرد کە پێک هەتا ئێستا ئێمە بەپێی زانستی کە ئاگادارین 12,000 مادە با بڵێن پشکنینی بۆ کراوە ئەین 12,000 مادەمان دۆزیوەتەوە بە درێژایی مێژووی زانستی گیادەرمان لە هەموو جیهان گەیشتۆتە 12,000 پێکاتە هێشتا لەوانێت توانم بڵێم 120 ئەو مادانە نییە کە هەیە کە ئیشی دەرمانەکە بۆیە ڕێژەی کاتێکەوە کە ڕووەچێک ئەو ڕێژەی ئەو سێ پێکاتەی کە تێیدا زۆربی ئمە پێی ئەڵێن ڕووەکی پزیشکی یان پێی ئەڵێن دەرمانی جیا یان جیا دەرمان بەڵێ لە ڕووی بڵێ پێکاتەکانی و لە ڕووی گرنگیەکەی و لە ڕووی کاریگەریەکەیەوە کاریگەری ڕۆکی سروشتی زیاترە و خێراترە یاخود دەرمانی کیمیایی خۆی بە حەقیقەت هەردووچیان با بڵێم کاریگەریان هەیە خۆی کاریگەریەکەی خێراترە بەخۆی کاریگەری کیمیاوی خێراترە لەبەرچی لەبەر یەکەوە کار لەبەری تۆ کە مەسەلەکە دەرمانێکی کیمیاوی کەروەردەگری لای پزیشکێک مەسەن بۆ مە پاراسیتیمۆل پاراسیتیمۆل یەک پێکهاتەیە یەک مادەیە لەسەر یەک ئیش دەکات لەسەر مێشک ئیش دەکات یەک پێکهاتەی تێدایە بەڵام کە تۆ دێی بۆ نمونە ئەو گوڵە حاجیلەی کە ئێستا هەمانە ئەو گوڵە حاجیلەیە ئەوە ئەمان ئیشی با بڵێن پاراستۆلەکەی دەکات بەڵام ئەوە چەند پێکاتی تێدایە ئەوە زیاتر لە 20 پێکاتی تێدایە بۆیە وەکو با بڵێن ئیشکردن کیمیاویەکە خێراترە بەڵام وەکو باشتر گیادەرمانەکە باشتر لەبەرچی لەبەر ئەوەی کەسێک کاتێک کە نەخۆش ئەکەوێت کە سەری دێشێ بۆ منە گوڵە حاجیلە بەکاردەهێنێ یان شاڕەیحانە بەکاردەهێنێ یان پاسیفلۆرا بەکاردەهێنێ یان هەر پێکاتەیەک لەوانەیە کەوا ئیشی ئارام بەخش دەکا لە هەمان کاتدا ئێستا ئەو گوڵە حاجیلە هەم ئارام بەخشە هەم خەوهێنەرە هەم سترێس لابەرە هەم ئەنتیبایۆتیکە هەم حەساسیەی سیەکان ناهێلی هەم ژانی ڕیخۆڵە ناهێلی هەم با بڵێن کێشەی ئیسحالی چارەز دەکەواتە کەسێک کە دەرمانێکی کیمیایی بەکاردێنی بۆ یەک کاریش دەکە بۆیە خێرایە لەبەرەوەی هەموو ئیشی ئەو پێکاتەی لەسەر یەک شوێنە لەسەر مێشکە لەسەر دڵە لەسەر جگەرە مەسەلەن بەڵام هەرچی گیادەرمانە لەبەر ئەوی پێکهاتەی کیمیاویەکانی زۆرە یعنی زیاتر لە 10 دەرمانی و جایی وامان هەیە 100 پێکاتێک کیمیایی تەیە هەر چەند پێکاتێک لەسەر ئەندامێکی لە شیش دەکە کەواتە هێواشترە بەڵام باشتر و سەلامەترە و هەروەهاش ئیشی زیاتر لۆ دەکا لەوانەیە کەسەکە بەس گوڵە حاجیلەی بۆ ژانە سەر خواردە بەڵام کەسی التیهابی نێشتیە سوکچوونی هەبووە سوکچوونەکەی نەماوە
کێشەی قۆلۆنی هەبوو چارەسەرکردن. دکتۆر کەواتە دکتۆر کە ئەڵێ دەرمانی کیمیایی کاریگەریەکەی خێراترە، ئەی لە ڕووی مزاعفاتەوە چۆنە؟ ئایا مزاعفاتی دەرمانی کیمیایی زۆر زیاترە یاخود ئەوە تا گیا دەرمانە هیچ مزاعفاتێکی هەیە تا ئێستا خەڵک نەیزانی بێت؟ خۆی کیمیاویەکە با بڵێن مضاعفاتی زیاترە و لەوانەیە سایدیفێک لە بەرێگە هەر دەرمانێک کە تۆ سەیری دەکەیت لیفلێتێکی لەگەڵدایە پێت ئەڵێ دەڵێ ئەو دەرمانە ئاگادار بە تووشی کۆخە دەکات تووشی ڕەشانەوە دەکات کلێت لێشێوا دەکەوا دەکات بەردەگوچێت هەموو دەرمانی کیمیایی دەتوانم بڵێم ئەگەر بین ینی با بڵێن سادەترین دەرمانی کیمیایی کەوگرین کە پاراسیتیمۆلە کە لە مارکێت دەفرۆشێ کەچی لەوانە دەیان سایدیفێکتی هەبی. بەڵام کە دی دەرمانی جیایی وەردەگری دەرمانی جیایی ئەگەر بێت و بە شێوەیەکی زانستی باڵێن بەکاری بێنێ لەوانێ سایدیفێکتێک لە سەپابی زۆر کەمە سایدیفێکتی کە سایدیفێکت دروست دەبی بە چ دروست دەبێت بێکەم ئەگەر مەسەرەن نەباتەکە بە پیسپەڵۆخی ینی پیسبی ینی خاوێن نەبێ پاک نەبێت لە بەرەوەی تۆ جیای لە سروشتا کۆ دەکرێتەوە. یەکەمیان ئەگەر با بڵێن کاتەکەی با بڵێن کاتی لێکردنەوەکەی غەڵەت بێ شوێنەکەی پاک نەبێ مەسەرەن بۆ تۆ ناتوانین لە ناو شار جیاکۆکێەوە و بیدی بە خەڵک نابێ دەبێت تۆ جیاکە وەکو دەرمامەکە بێت لە شاخەکان لە دەشتەکان کۆکەوە کەواتە دەبێت لە شوێنەکەی مەوجود بێ پاک و خاوێن بێ و ئەو دەرمانە کە بەکار دێنی بە فعلی بە شارەزایی بەکاری بێن مەسەلەن بۆ منە کەسێک بۆ مەسەلەن نەخۆشیێکی هەیە تۆ دەرمانێکی دێ احتیمالە خراکەری بکەیت مانای ئەوە نییە کە جیا دەرمان سایدیفێکتە نا کەسەکە بە نەزانی بەکاری هێناوە یا مەسەلەن بۆ دۆست چۆن دۆز لە بابرێن لە دەرمانی کیمیاوی هەیە ئەڵێ مەسەلەن تۆ حەوی پاراتۆ دەبێت ڕۆژانە 2 حەب بخۆی دەکە 1000 میلیگرام بە هەمان شێوە ئێمەش لە جیا دەرمان ئەڵێن ئەو دەرمانە پێویستە تۆ ڕۆژێ 300 میلیگرام بخۆی ڕۆژێ 1000 میلیگرام بخۆی ئەگەر بە هەمان شێوە ئەگەر تۆ لە یاساکەی خۆلادا ئەویش بە هەمان شێوە سایدیفێکتی زۆر دەبێت بەڵام لە ئەسلی خۆی ئەگەر بە زانستی و پاک و بە شێوەیەکی جوان بەکار بێ سایدیفێکتی زۆر کەمە. کەواتە هەتا بتوانین یا دەرمانە بەکاربێنین بەڵام لە چ کاتێکدا وەکو پێویست ئەکا کە دەرمانی کیمیایی بەکاربێنین خۆی بە حەقەت یعنی ئینسانێک مەسەلەن کە دەبینی تووشی حادیسەیەکی سیارە بووە یان کەسێک ئیلتیهاباتێکی زۆری هەیە مەسەلەن کەسێک شتێکی بابرێن زۆری بەسەر هاتووە لەوانەیە ئەو کەسە فریان نەکەوێت تۆ بتوانانی بە گوڵە حاجی لەو بابلێن بەجاترە و بەوە بێت تۆ عیلاجی لێ بکەیت بۆیە بەڕاستی دەرمانی کیمیاویش کە ئێستا هاتوۆتە بەردەستی ئێمە 80 ساڵە هەزاران زانا و کەسانی پسپۆر و پزیشک و بە ملیارات دۆلارە سەرکرا تا دەرمان دروستکرایە ئێمە قەت ڕەوزی دەرمانی کیمیایی ناکردن بەڵکو پێویستە لەو کاتێک کە ئینسانێک نەتوانێت کابرا کە نەتوانێت ئاو بخوا چۆن گوڵە حاج لێ دەخوا لەو کاتە دەرزیەکی لێ دەدەن وەنیا یان دەرزەکەی لە ڕێگەی خوێنەوە یا مەسەلەن دەبینی شتێکی خێرای ئەدەنێ کەسێک دڵی دابەزیوە خێرا دەرزیەکی لێ دەن دڵی هەرستەوە کەسێک زەختی دابەزیان زەختی بەرز بووە کەواتە لە بۆ حاڵەتی فریاکەوتن دەرمانی کیمیاوی زۆر لە دەرمانی باڵێن تەبیعی باشترە خێراترە کاریگەریکەشی وەکو باسم کرد زوو پێدەگە ینی زوو ئیشەکەی خۆی دەپێچێ بەڵام یەک شت هەیە بە حەقەت نابێت خەڵک بەردەوام دەرمانی کیمیایی بەکاربێن لەبەرچی مەسەلەن بۆ نمونە تۆ ئەنتیبایۆتیکە بەکاردێنی یعنی تۆ هەر قیچە قورگت ئەسوور بوو بچی ئەمۆکسینەشی بخۆی نە لەبەر ئەوەی چونکە ئینسان دەبێت یەک جار دوو جار دەرمانێک بەکاربێنێت تەنها کاتی پێویست کاتی ینی بەحاولە بکاتن کەم بەکاربێنی لێ لەو کاتی پێویست بەهاری کرێت. باشە دکتۆر ئێستا ئەگەر هاوڵاتیان لە ماڵی خۆیانە بیانەوێت دەرمانخانەیەک لە جیا دەرمانە دروستکەن لە بەهارات دروستکەن ئێوە ڕێنمایی ئێوە چی ئەوێت بۆی کە لە ماڵەوە ئەو جیا دەرمانانی کە پێویستە لە دەرمانخانەکانە دایبنێن چی بەگرنگ و چی بە پێویستدان بەخۆی هەندێک شتمان هەیە ئێمە بەس با بڵێن WHO FDA ئەمریکی با بڵێن ئیسکۆپی ئەوروپی ئەوانەی کە با بڵێن کە شەهادە ئەدەن بە دەرمان و خواردن ئەوانە زۆر دەرمان هەیە ئێستا لە سەلامەتی دەرچووە مەسەلەن ئێستا بۆ گوڵە حاجیلا پێویستە لە هەموو ماڵێک هەبێت چ وەکو شێوەی با بڵێن چای سەفەری تا و بە تیباک هەیە یاخود بەرێن بە شێوەی گوڵ هەیە ئەو هاان ئەیکڕی یاخود بە شێوەی کەپسول هەیە یان بە شێوەی ئاو هەیە مەسەلەن گوڵە حاجی لە باە ماڵەکان هەبی لەبەرەوەی چکە موسەکینێکی زۆر باشە مەسەلەن بۆ نمونە جاترە با لە ماڵەکان هەبی لەبەرەوەی چکە لە بۆ ئیلتیهابات زۆر باشە خاستە لە بۆ تیابیسیەکان مەسەلەن بۆ نمونە بەهاراتەکان بەهاراتمان هەیە کە جیا دەرمان وەکو زەنجەبیل لە هەموو ماڵێک هەبی مەسەلەن بۆ نمونە دارچین هەبێ لە ماڵەکان هێل هەبێ
مثلا زەردەچەو هەبێ با بڵێ مثلا گژنی ژوو ینی کەسبەرە با هەبێ مثلا با بڵێن شتی دیکە زۆرمان هەیە یانسون با هەبێ یانسون لەبەر موسەکینە ئارام بەخشە مثلا زۆر شتی دیکەشمان هەیە شاڕێحانە گوڵێکە ئەتوانی هەبێ گوڵەباخ با لە ماڵەوە هەبێ ئیتر ئەو کۆمەڵە گیانە دەتوانیت بڵێن وەکو با بڵێن چ بە شێوەی وەکو جیا خۆی هەبێ یان بە شێوەی چابی کڕێ یان بە شێوەی ئاو بە بتڵ حازر ئێستا ئەو کارگەی لە سلێمانیە ئێستا ئەمانی کە باست کرد بە کام یەک لەو جۆرانە کاریگەریەکەی باشترە یاخود بەهای خۆراکیەکەی باشتر لە جۆرەکەی تریان بەخۆی با بڵێن ئەمە بە شێوەیەکی گشتی باسی بکەین ئەگەر کەسێک بەس بۆ خۆی بۆ سەحەتی خۆی لەوەی دائیمە ڕۆژانە شتێک بخوا وەکو گوڵ بیکڕێ احتیاط یا وەکو چایە بیخوا ئەگەر کەسێک احتیاطی مەسەن هەر حەز دەکات ڕۆژانە شتێک بخوا مەسەن حەز دەکات ڕۆژانە ئێوارە چۆ ماڵەوە لەبەر سترێسی لەسەر ماندووە یعنی با بڵێن ئەو کاری زۆر بکە دەچێتەوە ماڵێک چایەکی گوڵە حەزێ دەخوا ڕیلاکس دەبی هەم خەوی خۆش دەبی هەم ڕیلاکس دەبی مەسەلەن بەڵام کەسێک کە نەخۆشە احتیمالە ئەوە فریای نەکەوێت بۆیە یان دەبێ بە شێوەی ئاو کە حازت تەمەنە ئەو ئاوە چۆنە هەر ئەو گوڵە حاجی لێیە بە ڕێگەی بە جیهازی هەڵمین ئەو گوڵە حاجە دانراوە لە ژێرەوە هەڵم هاتی ئەو مادە پێکهاتانەی هێنایەتێ دەرەوە و قەترە قەترەی کردی کە سات بۆتەوە وتە قەترە قەترە لەناو شوشێکی ئاوا دانرایە ئەوە خێراترە لەوەش خێراتر چمان هەیە کەپسولمان هەیە ئەو کەپسولە چۆنە ئەوە با بڵێ مەسەلەن بۆ نمونە لە 100 کیلۆ گوڵە حاجیرە ئێمە کیلۆیەک دەرمانمان دەست دەکەوێت ئەو دەرمانە تقریباً با بڵێن منافەسەی دەرمانی کیمیایی دەکات لەبەرچی حتا دەرمانەکانی لە دەرمانخانەکانی شەیە ئەوەی کە با بڵێن سەردەریەکان هەیە کە دەڵێ ئەو دەرمانە سروشتیە زۆر دەرمان هەیە ئێستا مەسەلەن ئەو دەرمانە ئەمە دروستم کرێ دەرمانخانەکان هەیە مەسەلەن دروستمان کردیە ئەوە ئێستا دەرمانە تەمەنە هۆشەهادەکانی تێیتی ئەو دەرمانە لە چی دەرهاتیە مەسەلەن زیاتر طبعاً لە دەرگوڵمان بەکاردێنەیە کە دێی مەسەلەن تۆ 100 کیلۆ لەو جیایە لەو گوڵە لەو ڕەگا لە هەر شتێک لەوانە کە دێی بە جیهازمان زۆرە پێ دەڵێن با بڵێن ئەوە پێڵە بێنگرێت ئێکستراکشن یعنی هەڵێنجان ڕاکێشان یان پوختەکردن کە تۆ 100 کیلۆ لەو جیایە لەو گوڵە لەو شتە دەهێنی کیلۆیەکت دەست دەکەوێت یعنی سەتایەکی بەس کامە مادە دەرێت ئەو کاتە بەها خۆراکیەکەی ئەکادیان کەمەکان بەڵێ بەها خۆراکیەکەی ئەوە بە خۆراکی فرد بین ئیشە بە خۆراکانە بەس دەرمانەکە دێنێت تازە باسم کرد وتم مەسەلەن ڕوەک دوو بەشە بەشێکی خۆراکە چۆستە ئەو جیایە مەسەڵ گوڵە حاج لێ بخۆ خۆراک شتێدایە هەم شەکی تێدایە پرۆتینی تێدایە کاربۆهیدرات بەڵام کە تۆ دەیکێ کەپسول ئەوەی نەماوە بەس چ ماوە بەس بەشی دۆمەکە مایە ئەو پێڵێن ئێکستراکت ئێستا ئەوە بە بڵێن شێوە زانستەکەی کە دنیا ئیتیبا ئێستا لە ئەوروپا جیادەرمان بەو تەریقەی مەسەلەن بەوە بەکاردێ بەو تەریقەی بەکار نایستا ئەوە لە زیاتر لە سین و لە وڵاتانی با بڵێن ئاسیایی بەکاردێ یاخود بەو شێوە کەپسولە ئەوە شەندێ کەپسول دەکرێتە کرێم دەکرێتە مەرحەم دەکرێتە حەب دەکرێتە مەسەلەن شڕوب ئێستا مەسەلەن ئەوە شڕوبە ئەو کاتێ شڕوب مەسەلەن هەر جیادەرمانە کاتێ شڕوب ئەوە بە شێوەی ئاوە مەسەلەن با بڵێن بە شێوەی چا هەمانە حتا ئێستا مەسەلەن ئەوە ئێستا تەریقەی نوێ ئەوە جیادەرمانە کاتێ لەزگا ئافرە دوو جیان ناتوانیەوە بخوا ژانەسەری دوو گوڵە حاجی لەمان هەیە بە لەزگە لێ دەدات هەمان کاریگەری هەیە هەمان کاریگەری هەیە هەمان کاری هەیە لۆ لەبەر چکە پێستیش قابلیەتی ئیمتیساسی کیمیاییەکە هەیە کەواتە کە تۆ دەی مەسەلەن ئەوە کە بەکاردێنی ئەوە زۆر خێرایە ئەوە چییە ئەوە ناتوانانی مەسەلەن ئێستا گوڵە حاجە توانی بە شەوێک بە دوو شەوان ئەوەندە بکرێت چایە بەڵام ئەگەر ئەوە بەکاردێنێت دوو کەپسول دەخۆی یعنی وشە کەپسولێک بەیانی کەپسولێک یەک کەپسول زیاتر ناتانی خۆی لەبەر ئەوەی چووکە ئێستا ئەو قۆدی دەبینن هەر هێندەی دوو کەپسول دەرمانی تێدایە ئەمە باس دەرمانەکە دکتۆر ئەمە کەپسولەکە کەوتێ تەنها دوو کەپسولە توانی خۆی ئەو دەرمانخانەی کە باست کرد کە لە ماڵە بەهاراتەکان و زۆربەی گیاکان کە باست کرد کە پێویستە هەبێت بڕوو کاتی دیاریکراو یان بڕوو کاتی پێویست چۆنە بۆ خواردنیان بەڵێ بەخۆی بزانە ئەوانەی کە با بڵێ وەکو تۆزە مەسەلەن زەنجەبیلە دارچینە با بڵێن هێلە با بڵێ مەسەلەن زەردەچەوە ئەوانە بە تۆز دەتوانی ینی لۆی هیچ توشتی گرفت نەبی ڕۆژانە یەک کەوتچی چایە ڕۆژانە توان بەکاربێنی ڕۆژانە کەوتچێک چایە زەنجەبیل کەوتچکێش چایە مەسەلەن دارچین کەوتچکێک چایە مەسەلەن زەردەچەو کەوتچێک کەسبەرە کەسچێک چایە مەسەلەن جاترە کەوتچێک چایە ڕازیانە کەوتچکێک چایە ینی ئەوانە تەقریبا با بڵێن بە شێوەی پاودەر کە بە شێوەی تۆز کە هەیە کەوتچێک چایە بەسە لەبەر چکە بەردەوام بەکاری دەهێنی
شەرتیش نییە هەمووی لێک ڕۆژان بخۆ ئەوڕۆ داچینە خۆم سوێنە زەنجەبیل دەخۆم دووزبەی دەرچەو دەخۆم لەبەرەوەی ئیستفادەی خۆی لێ دەکە ڕۆژانە بەڵام ئەوانەی کە بە شێوەی گوڵن مەسەڵەن وەکو چای بخورێتەوە مەسەڵەن ئێستا بۆ جاکرە وەکو چای دەخورێتەوە گوڵە حاجی وەکو چای دەخورێتەوە گوڵە شیرازی وەکو چای دەخورێتەوە زەعفەران کە باسم کرد مە زەعفەرانی بەسەر هەمانە وەکو چای ئەخورێتەوە مەسەڵەن بۆ نمونە شاڕێحانە وەکو چای دەخورێتەوە گوڵە هێرە وەکو چای دەخورێتەوە ئەوانەی وەکو چای دەخورێتەوە شێوازی ئامادەکردنی وەکو چای دەهێنی ئەو چاپەست ئەهێنی و وەکو چایە مەسەڵەن ئێستا چاپەستێک دەهێنی مەسەڵەن بۆ نمونە دوو کەوچی چێژ لەوەی تێدەکەی ناوی و لەگەر دوو گڵاسە ئاو ئەی کوڵی وەکو چایە و ئەی پاڵێوی دەیخۆیەوە یا مەسەڵەن کەوچکێش چێشت لۆ کەسێکم باسی کەسێکەکەم لەگەڵ بەرداغە ئاوێک جاتە لە خۆی ئەکاتە چایە پونگا نعناع گوڵە هێرۆ هەمووی کەوچکی چێش زۆر باشە بۆ کەسێک بەرداغێک مەسەڵەن ئەوانەی چایەکانن زیاتر ئێوارەکان دەخۆی بەڵام ئەوانەی کە تۆزەکانی باسم کرد مەسەڵەن بۆ نمونە زەردەچوودان ئەوانە بەیانیان بخورێ باشە بەیان لەخەو هەڵەستی گڵازێک شیری گەرم دەهێنم کەوچکێک داچین تێ دەکەم کەوچک زەزێک دەکەم نیو کەوچک ڕەشقەی لەگەڵ دەخۆم ها ئەوانە ئەتوانی بخوا لەگەڵی ئەوانە ئەتوانی پاودەرەکان بەش یاخود ئەتوانی مەسەڵەن داچینە لە ناو چای بکە زەردەچەو لە ناو شی و بکە ناو باڵێن چێشت بکە باڵێ مەسەڵەن زەنجەبی لە ناو زەڵاتە بکە لە ناو مەرەگە بکە جاترە بە هەمان شێوە ئەتوانی لە ناو شی بەکاری بێنی لە چای بەکاری بێنی ئیتر بەکارهێنانەکان خەڵک ئەزانێ مەسەڵەن چی بۆ چی ئەبێ یعنی ئەکید وایە بەڵام بە دۆزی کەم ئەگەر بەردەوامیش بیخوا هیچ کاریگەری خراپی لەسەر کاریگەری خراپی باشە دکتۆر هەندێک لە یادەرمانەکان نرخیان زۆر گرانە ینی بڕێکی کەم بە پارێکی زۆرە کڕی بۆ منە زەعفەران یاخود ناوکی بەهێ ئەمە ئەگەڕێتەوە بۆ سوود و گرنگیەکەی کە ئەوەنە بە بەهایە و گرانە یاخود ئەگەڕێتەوە بۆەوەی کە ئامادەکردنەکەی قورسە زەحمەتە بۆی ئەوەنە گرانە بەخۆی بەنسبەت زەعفەران خۆی کەم دەست دەکەوێت لەبەرەوەی خۆی نێرکی گوڵە ناو گوڵ کاتە دەستکەوتن و ئامادەکردنەکە یعنی بابرێت کەسێک مەسەڵەن ئەگەر بێن و دوو دۆنم یان بابلن دە دۆنم زەوی بکاتە زەعفەران احتیمال لەوانێ هەر 2 کیلۆ دەستکەوێت لەو هەموو زەویە زۆرە 2 کیلۆ بۆیە کە دەرێت کیلۆی بە $2500 ئەوایە بەڵام ماناشەوەنێ کە $2500 تۆ کیلۆکی مانجێ دەخۆی نا ئەتوو بە 2 ساڵی کیلۆکی ناخۆی ینی کەواتە ڕۆژانە تۆ مەسەڵەن مانگانەی بەخۆی ئەگەر تەمەشایکە وەکو تاڵە ها تاڵی گچکۆکە ئێواران مەسەڵەن کوپێک ئاوی گەرم بێنە چەند تاڵێک بخەنا ئەو کوپاوە گەرمە بەیانی زوو هەستای بیخۆوە ئەی چەند تاڵێک 2 تاڵ 3 تاڵ بەسە کیفایەتە ئیش خۆیەکە لەبەر زۆرترین مادەی تێدایە زۆرترین مادەی بە سوودی تێدایە کە بۆ مەسائلی چاوە و مەسائلی بەرگری لەشە و مەسائلی مێشکە و مەسائلی بابلێن جنسی پیاوە یعنی لە زۆر مەسائل شت بەکاردێتن کە شتێکی بە قیمەتە لە ڕاستی لە ڕووی پزیشکیەوە ینی وەکو زێرق تەعامل لەگەڵ دەکرێت یا مەسەر ناوچی بەهەیە کەم دەست دەکەوێت ینی بەخۆی بەهەیە بەخۆی کەمە ناو کەشی کەمە بۆیە ئەو شتانەی کە با بڵێن کەس نرخیان گران لە بۆ دوو کار دەکرێت و یەکەچان لەوانەیە احتیمالە کەم دەستکەوێت یەکیانیش لەوانەیە مەسەلەن با بڵێن ئامادەکردنی زەحمەت بی ینی با بڵێن لەو دوو حالەتە دەگەڕێتەوە بەڵێ ئەو سوود و گرنگیەکەشی دەهماشێ ناوکی بەهێ سوود و گرنگیەکانی سوود و گرنگ ناوکی بەهەیە لە بۆ مەسائل کێشەی با بڵێن ڕەبۆ هەوکردنی سیەکان با بڵێن لە بۆ بەرگری لەشت لەبەرەوەی چکە باشترین دیژە بەکتریا و دیژە ڤایرۆسی تێدایە بۆیە ئەوانەی کە تێش تووشی بەنسی با بڵێن هەوکردنی سیەکان دەبن چێ بەکتریایە لۆیە ناوکە بەهەیە بەڕاستی لە کاتی کۆڕاش خەڵک زۆر بەکاری بێنە و توێژینەوەی زانستی و با بڵێن هەموو زانستی جیادەرمان پشتگیریشی دەکە بەڕاستی لە بۆ کێشەی با بڵێن بەگشتی باشە بەڵام ئەمە یەکشت لە بیر نەکەین هەموو جیادەرمانێک دوو وەظیفەی هەیە ئەمە لە ئینگلیزی پێڵێن main function second function ینی ئیشی سەرەکی بەهێ سیەکانە بەڵام ئیشی دووەمیش دەکات لە ڕووی خۆنەش ئیش دەکات لە قۆڵۆنیش ئیش دەکات لە گەدەش ئیش دەکات لە هەموو ئیش دەکات بەڵام ئیشە سەرەکیەکەی خۆی سیەکانە ینی کێشەی سیەکان پەیوەندی بە بەهێوەیە مەسەلەن ینی ئەوە هەیە بڵێ ئیشی دیکەش دەکات بەڵام بۆ ئیشی تایبەتی خۆی ئەو بەو شێوەیە دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ تەواوی ڕێنمایەکانت بەڵێ عزیزان ئەوەی کە گوێویستی بوون و ئەوەی کە بینیتان سوود و گرنگیەکانی بەشێکی کەم بوو لە یادەرمانە و سپاس بۆ دکتۆر بەدر قادر سورچی زۆر سپاس مادوومان کردی کاتێکی خۆش بۆ هیوای کە سوودتان لێبینی بێت